بێکەین کە ئەویش باس لەواکەین ئێوارە کۆڕێک بۆ شاعیری کۆچکردو حەسەن نادر یاخود ناسراو بە خامۆش ئەمڕۆ لە شاری سلێمانی ساسکرا و میوانی ئەم ئێوارەی کورسات مەگەزین کچی شاعیری کۆچکردووە بێت خاتو کەوسەرە بێت و کە ئەم کۆڕە لەلایەن کۆمەڵی زامی کوردستان و سەنتەری ڕۆشنبیری سەرا کە ئەم سەنتەرە بێگومان بەردەوامە لە کار و چالاکیەکانی خۆی بۆ ڕۆشنبیران و ئەدیبان و نووسەران و شاعیران و لە درێژەی چالاکیەکانی خۆشیدا ئەمە یەکێک بوو لە چالاکیەکانی دیکەیان و کۆڕێکی زۆر جوان دڵنیام کە بەڕێوە چۆ و میوانی ستۆدیۆی ئەم ئێوارەشمان وەکو ئاماژەم پێکرد خاتو کەوسەر حەسەنە بێت و خاتو کەوسەر با بفەرمێت بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین. سڵاو خاتو کەوسەر، ئێوارەت باش بێت و بەخێربێ بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین. زۆر سوپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە دوای کۆڕەکە هاتی بۆ کورسات مەگەزین بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو کۆڕەی کە باوکت کۆچی دوایی کرد و خاڵی خۆش بێت. تۆ ئامادە بوویت و ڕازیوی کە بێی بۆ نێوەستۆدیۆی کورسات مەگەزین. دەسیەوە خۆش بێ، سوپاس بۆ بەسەرکردنەوەکەتان، ئەرکتان کێشە. بێگومانەوە ئەرکی خۆمانە، دەستی تۆش خۆش بێت. جا هەر سەرەتا ئەمەوێت بەوە دەست پێ بکەم کە کۆڕەکە چۆن بەڕێوە چوو چی ڕوویە لە نێو کۆڕەکە بۆ ئێمەی باسکەیت و بۆ بینەرانیش. بەڵێ من خۆم سەرۆکی کۆمەڵی زامی کوردستانم لە ساڵی 2012 ئەم کۆمەڵەمان دامەزراندووە. وەک هەر لە شاعیرەکانی من هەمیشە کۆڕ و سیمینار و ناساندنی کتێبم بۆ سەردەم شاعیرانە کرد لە گەنجان و لە ژنان و لە جۆرا و جۆرەکان. ئیتر دوای وتیان ئەی تۆ بۆ کۆڕێ بۆ باوکی خۆت ناکەی تۆ خۆت ئیتر وەڵا قەرارمانە ئەمڕۆ کۆڕێکمان بۆ باوکم کرد، خوا لێی خۆش بێ لەگەڵ مردووی هەموو لایەکە. کۆڕەکە زۆر باش بەڕێوە چوو، کۆمەڵێت تەلەڤیزیۆنی لێبوو ئەرکیان کێشا بوو، بەرنامەیەکی جوان و کۆڕێکی جوانمان یەکەم سات ئەوە وەستان بوو بۆ گیانی شەهیدان. دواتر مامۆستا حەمەسەعی قسەی لەسەر یادەوەریەکانی باوکم کرد، دواتر مامۆستا ئەیوب ڕۆستەم ئەیوب هەورامی باسی لە شێعرەکانی باوکم کرد، چۆنێتی شێعرەکانی کە شێعرەکانی جۆرا و جۆرە نیشتیمانیە، نەتەوەییە، هەتا لەسەر قەڵەم لەسەر زانست شێعرەکانیەتی باوکم لەسەر کۆمەڵی شێعری نەتەوەی و نیشتیمانی کە ساڵێک زیندانی بووە دەربەدەر کراوە، هەر بەهۆی شارانێکی هەیە. بەڵێ دەربەدەر کراوە. لەبەرەوە مامۆستا ئەیوب باسی لەوە کرد کە شێعرەکانی هەمە جۆرە بووە. ئێمەش زۆر بە پێویستمان زانی کە ئەمڕۆ یادێکی ئەو کەڵە شاعرانە بکەینەوە کە ئەویش کەمتر نییە لە شاعرەکانی سەردەمی خۆی کە وەکو مفتی پێنجوێنی، وەکو قانع و وەکو هەر وەلی دێوانە، وەکو هەر شاعرێک لەو شاعرانەی ڕۆحیان شاد بێ. لە کۆڕەکە زۆر پرسیار و جواب و ئەوانە دروست بوو، بەڵام بە کۆی هەموو ڕائەکان بڵێن کۆکەمەوە من زۆر بەدڵم بوو، کۆڕێکی زۆر باش بوو. زۆرینەی ئەو مەهامانەمان پێکا کە ئەمانویست لە کۆڕەکەیە باس بکرێ. باوکی من بێجگەلەوەی کە شاعیر بوو، باوکێک بوو کە هەرگیز باوکێکی پیاوسالار نەبوو. لەو سەردەمەی خۆیە کە خەڵک باوەڕی بەوە نەبوو کە کچان بچن خوێنەوار بن یان بچنە قوتابخانە. باوکی من یەکێ بوو لەو باوکانە یا لەو شاعرانە کە زۆر شاعرێکی سەردەمیانە بیریە کرد، حەزی لە خوێندن بوو، هەر لە تەمەنێکی مناڵەوە خۆی پێداگری کردووە کە بڕوا بخوێنێت لای فەقێ و مەلا خۆی فێری خوێندن و نووسین کردووە، بۆی دواتریش کە بۆ بە شاعر زۆرینەی نووسینەکانی بەدەست نووسی خۆی نووسیوە، دەسوخەتێکی زۆر جوانیشیە بوو. ئێمە چوار خوشک و چوار برابووین، هەمومان خوێنەوار بووین، هەمومان قوتابخانەمان تەواو کردووە، من یاسام تەواو کردووە، براکانی ترم هەریەکە لە بوارێکە ئەوانیش خوێندن و نووسین و هەریەکەش لە بواری خۆیانە جامیعیان تەواو کردووە، مەعهەدیان تەواو کردووە، یعنی جیاوازی نەکردووە کە بڵێ لەو سەردەمانە بڤە بوو ئەیانود نابێت چۆن نەبێت کچ خوێنەوار بێت. سەردەمیانە بیریان ناکردەوە، بەڵام باوکی من وانە بوو. زۆر من لێرەوە ئەمەوێ درودی بۆ بنێرم کەوا بیری کردوێتەوە کە ئێستا ئێمە ئەمەمان لێ دەرچووە. ئێستا من ئەگەر ڕەنگە من بڵێم ئەگەر خامۆش باوکی من نەبووە ڕەنگە من ئەم کەوسەرم لێ دەرنەچوایە، چونکە ئەوە هەموو دەور و تەئسیری خۆی هەیە لەسەر پەروەردەی مناڵ، چونکە خێزان یەکەم شوێنەکە
دەور و تەسیری هەیە لەسەر پەروەردەی مناڵەکانی زۆر چۆن ڕاستە. دەرەچێت لە چ خێزانێکا پەروەردابی زۆر ڕاست. من لە خێزانێکی ڕۆشنبیرا پەروەردە بووم کە باوکم بەو شێوازە ئێمەی پەروەردە کرد ئێستا خۆشبەختانە هەر یەکەمان لە بوارێکین ڕاستە براکانم شاریاری برام لە کەنەدا هونەرمەندە کەمان درێژ بێت. گۆرانی ئەڵێ مالیکی برام لە بواری وەرزشیە مدەڕیبە و حەکەمە و ینی ئەو وارەی هەڵبژاردووە ئاری برام بە هەمان شێوە ئەوش هەر لە بواری وەرزشیایە خوشکێکم عدادی تەمڕیزی تەواو کردووە ئێستا خزمەتەکە لە هەڵەبجەی شەید یعنی شەو و ڕۆژی خستۆتە سەرێک بۆ خزمەتی هاوڵاتیان لەبەرەوە ئێمە ئەتوانم بڵێم هەر یەکەمان لە بوارێکە خزمەتەکەین جوانترین شت کە لە باوکمم بینی تیپێکی دروست کرد بە ناوی تیپی شانۆی خامۆش تیپی شانۆی خامۆش لەو سەردەمە ئەخە زۆر بوو تۆ ئەم شانۆیە هەموو ئەوانەی کە لەوێ بوون یەکی خێزانەکەی خۆمان بوو تیپەکەیان دروست کرد بەڵام یەک دوانێک لە دەرەوەی خێزانەکە بەختیار شارە زووری بوو لەگەڵ عوسمانی ماملێ و عوسمان سدیق و کۆمەڵی ڕەفیق و برادەر بوون کە جۆرەها شانۆیان دامەزراند و ئەیان خستە سەر ستێج و پێشکەش بە هاوڵاتیانیانە کرد کە شانۆکان هیئانی بوون سەردەمیانە بوون کۆمەڵایەتی بوون نەتەوەیی بوون لەبەرەوە ئەوە جوانترین ئەتوانم بڵێم جوانتی یەکێک بوو لە جوانترین ئەو شاکارانەی کە باوکم تەقدیمێ کرد خۆی داهێنانیە کرد خۆی شانۆکانی ئەنووسیەوە ئەکتەرەکانیش خێزانەکەی خۆم بوون برا خوشکەکانم بوون لەو سەردەمەیە یەکێک لە شانۆکان کە بیرم ناچێ بەیانی خوشکم لە یەکێک لە شاکارەکانە بەیانی خوشکمە مرێت ئاوا بە چوار پیا هەڵیان گرتووە جەنازەکەی ئەبەن پیاوێک یە ماچیەکە لەویە پیاوی ئەو سەردەمە زۆر ڕەخنیان لە باوکم گرتیان چۆنە بێتەوە ئاواوتی من ماڵ و مناڵی خۆم وا گەورە کردووە ئەزانم ماڵ و مناڵی خۆم چییە من نامێ ماڵ و مناڵێکی گۆشەگیرم هەبێ ئەگەر من ماڵ و مناڵەکەی خۆم سبەی وا پەروەردەیان نەکەم کە خزمەت بە کۆمەلگا بکەن ئەی من بۆ چیمە کەواتە من خۆم کەسێکی ڕۆشنبیرم و لە بواری شعرا ئەی ئەبێ مناڵەکانیشم خۆ بوارێک هەڵبژێرن کە خزمەت بە هاوڵاتیان و خزمەت بە کۆمەلگای کوردی بکەن بۆیە من نازانم چۆن یعنی پێناسەی باوکم کەم باوکم یەک سیفاتی تری هەبوو بۆ نمونە ئەیویست پەیامێک بگەێنی قسەی منیش بۆیە حەزەکەم قسەکانە پێ بڕۆ لەبەرەوەی حەزەکەی هەموو شتێک بڵێ ئەیویست پەیامێک بگەێنێ ویست چوو بۆ لای سەرۆکی شارەوانی سەی سادق پێی وت بوو بە شعر بۆی نووسی بوو منەمەوێت لێرە بەشی گۆڕێکم بۆ دانەی بۆ خۆم بە شعر بۆی نووسی بوو هەر لە سەی سایق بۆم دانێ منەمەوێ حەزەکەم لەوا بمنێژن و لەواش گۆڕستانەکەم بۆ دانێن ئێستا ئەو شوێنە هەر لەوا بۆیان هەر لە سەی سایقە و ناوی شینراوە گۆڕستانی مامۆستا خامۆش هەر ئەو شەقامش کە لە پشتەوەیە چێ بۆ پێنجێن ئەو شەقامە بە ناوی باوکمەوە ناونراوە شەقامی مامۆستا خامۆش ڕۆحی شاد بێت قوربانێ بم مردووی هەمولایەکە ئامین هەز ئەەکەم شعرێکی باوکتمان پێشکەش بکەیتمان وەڵاهی شعرەکە بەداخەوەی سە لە سیارەکە لێم بەجێمە ئەگنا دوو شعری جوانم پێبوو یەکێکیان بۆ شاری پێنجێ نبوو ئەوی تریشان بە شاری سلێمانیە جیاوازی نەکردووە لە هەردوو شعرەکەیە زۆر جوان پێناسەی پێنجێنەکە بە شاخ و بە ئاو و بە کانیاوەکانی و هەتا بە مازوو بە داربەڕوو بەمانەیە یعنی شعرەکانی ئەوەندە جوانە هەر حەزەکەی کە شعرەکەی باوکمە خوێنیتەوە بە پێنجێنە شعری و تۆ حەزەکەی سەردانێکی پێنجێن بکەی دارمازوار ببینی بەڕوەکان ببینی کانیاوەکانی ببینی شاخەکانی ببینی لەبەرەوە ئەم شعرەی زۆر زۆر جوانە هۆنراوەکیشی بەسەر شاری سلێمانی ئاوتووە کە ئەڵێ سلێمان پاشای جاف کە سلێمانی دروست کردووە ئەڵێ من هەر لە سەرەتاوە زانیومە سلێمانیە بێ بە شاری هەڵمەت و قوربانی لە شعرەکانیا باسی ئەوەکە شعری بۆ هەمومان داناوە کە بۆ هەموو کوڕ و کچەکانی هەر یەکەمان جۆرێک دایناوە یەکێک لەوانە ئامۆژگاری کردوین یەکێک لەوانی کە ئەڵێ ئێوە ئەبێ کورد پەروەر بن نیشتیمان و خاکی خۆتانتان خۆش بێ خۆتان نەفرۆشن لە پێناوی هیچ مەسلحەتێک و بەرژەوەندێکی خۆتانە نابێ خۆتان بفرۆشنە بێ کورد پەروەر بن نیشتیمان پەروەر بن هەتا بگاتە ئەوەی کە بگاتە پلەی شەهید بوونێەوە بێ لەو پێناوەیە لە پێناوی خاک و ئاو و نیشتیمان و زمان و کولتوری خۆتانە هەوڵ و ماندووبوون و تێکۆشان بکەن بۆیە ئێمە لەسەر ئەو ڕێچکەی باوکمەوە ئەڕۆین
ئەو هۆنراوانەی کە بەسەر مناڵەکان یاوتووە یا بۆ نمونە ئەو شعرانی کە هەر و توێتی و ئێمە خوێندومانەتەوە یعنی لەو ڕێچکەوە خۆشببختانە ڕۆشتوین و لامان نەیەوە هەمومان کورتپەروەەر بووین من خۆم یەکێک بووم لەو ژنانەی کە بێتگە تەنزیم بووم لە شار لە بینی شاخ و شارەتەتەر ئاساکارم کردووە هەر لەسەر ڕێچکەی باوکمەوە هەزەواجیشم لەگەڵ پێشمەرگەیە کردووە دواتر چوومەتە شاخ خەباتم کردووە قوربانی ماناوە شەهید ماناوە لەو پێناوەیە لەبەرەوە ئەمە بۆ من باوکم قوتابخانەیەک بوو قوتابخانەیەک ئەتوانم بڵێم وای لە من کردنەتەوە و خاک و نیشتیمان و زمان و کللتور و ئەم کۆمەڵگەی خۆمم خۆش بێت و بتوانم لە پێناویە بەبێ ماندوو بوون قەت نەڵێم ماندوون ئەوەی پێم خۆشە بیکەم و خزمەت بە کورد و کوردایەتی بکەم جا ئێستا من سەرقاڵی ئەوە بووم حەزمە کرد شارێکی باوکس بۆ بدۆزمەوە بۆی بمان بخوێنیتەوە ئەوەی پێنجێن خۆشم بەرچام کەوت لە کاتی کە سێرچم ئەکرد لەسەری وایکێک لە کارەکانی دیکەی کە بەندێکی گۆرانی فۆلکلۆری هەیە ئەڵێ ترای ناکەسان تا بەیان گڕیا تراکەی من و تۆ زوو خامۆشکریە ئەمەشێکە کە لە نووسینە زۆر جوانەکانی خوا لە خۆش بوو و حەز ئەەکەم شعرەکە و بۆ بدۆزمەوە بۆی کە بۆمان بخوێنیتەوە چونکە نووسینی زۆرە بەڕاستی ئەو بۆی منی ژۆنم پێچوو ویستم بزەبت ئەو بۆ بدۆزمەوە کە حەز ئەەکەی بخوێنیتەوە بەشێکی هەیە حەز ئەەکەم تەنها ئەوەندەمان بخوێنیتەوە دەستەکانە خۆش بێ ئەوە هاوکارانمان ببوورە کتێبەکەشیان بۆ هێنایی دەست خۆش قوربانی خات و کەناریان دەستخۆش ئارێک بکێشیت زۆر زۆر سپاس دەست خۆش دەست خۆش قوربانی فەرموو دەستەکانە کتێبەکە بۆ تۆ ئاسانترەوە دەست خۆش بەس ئەمەی شەخوێنمەوە زۆر جوانە پێنج جوێن من بۆ تۆ دەردم کاریە دەردم نیشانەی وەفاداریە من لەگەڵ تۆدا وەکو جارانم لە چەرخی دەوران وێڵی شارانم ئەوەندە پێنجێنی خۆشویستووە یعنی بێجگە لەمە هەر شعرێکی تریشی هەیە هەر بەڕاستی باوکی من ڕاستە ئێمە پێنجێنین بەڵام بە حکمێەوەی ئەو سەردەمانە ئەبووە هەر سەربازیت کردایە بەڵام لەگەڵ دایکم کە چوونەتە کەرکووک لەوێ ئێمە هەمومان لەوێ لە دایک بووین بەڵام ئەوەندە پێنجێن و وڵات و شوێنی خۆی خۆشویستوە هەمیشە لە کەرکووکەوە پەیامی ناردووە بۆ پێنجێن بەڵێ بەڵێ شارەزۆری زۆر خۆشویستوە زۆر بەڵێ زۆر ئەمەش کۆمەڵێ لەو شێرانی شارە بۆ ئامادە کردبووین بۆمان بخوێنەرەوە کەواتە ئەمە هەر خۆی لەسەری بوو حەزەکەی یا بەتیلەی چاوەکانت بەتیلەی چاوەکانت خوێن لە چاوم جاریە ناوی خۆم لێ گۆڕاوە لەبەر بێ هەمواریە لە سەهمی خوماریە غەزاڵی تەتاریە دڵم پڕ لە قەهریە وەک ڕعدی بەهاریە لەم حاڵە بیماریە خۆراکم خەمخواریە یارم لە دڵداریە ڕەقیبم لە یاریە کە تۆ وا بێباریە ناڵانێنم بێعاریە لە عالەمدا دیاریە بۆ یارم هاواریە ئەڵبەت کاری بێباریە کاروبارم زاریە دەردی خامۆش ساریە مردنی یەکجاریە ئەمە طبعاً بە چاوێک کاوتوێتی کە چاوی ئەو کاتانە شاعیرەکان هەمیشە بە چاو و باڵا و بەو ژنانەیانە هەڵاوەکەی تر شتێک بۆ بەجێی سەرنجیان بۆش هەر شاعیرێک بە شێوازێ شتێک بۆتە جێی سەرنجی و ئیلهامی بۆ هاتووە باوکم شعرەکانی لە بواری خۆشەویستیایە لە بواری نیشتیمانیایە لە بواری خاکایە لە بواری خوێندنایە کە ئەبێ زانست و خوێندن بگاتە هەموو کوچە و کۆڵان و خێزانێک و بەبێ جیاوازی وەکوتم پیاو سالار نەبووە باوک سالار نەبووە سوێتی کچان و کوڕانی ژۆکو یەک چونکە ئاڵێ ژنێر و مێ بەجووتە هەردوو بۆ وەتەن هەوڵێ نەدەن دوورە دەرچوونی لە دیلی من بە باڵێ نافڕێ کەواتە باوکم ماوا بیری کردوتەوە و توێتی ئەبێ ژن و پیاو پێکەوە دەستنە ناو دەست چونکە کۆمەلگایەک ئەگەر پیاوی لێکەیتەوە بەس ژن بێ سیرەکەی کۆمەلگایەکی وشک و برنگە هەر بە پێچەوانیەکەی شیەوە بێت هەر هەمانە لەبەرەوە هەموو کارەکان پێکەوە ئەگەر ژنان و پیاوان پێکەوە کارەکان ئەنجام بن سیرەکەی جوانترە سیرەکەی کارەکە شێوازی پێوە دیارە بەڵێ بۆیە ئەو وا بیرکردنەوەکانی وا بووە لە هەموو ژیانیشیا
ئێمەی نەچەوساندۆتەوە لە پێناوی ئەوەی فەزلی کوڕەکان با بەسەر ئێمە هەمیشە وای کردووە حتا لە جلوبەر کڕینە جلوبەرگی بۆ کوڕەکان کڕی بێبێ لە هەمان کاتە جلوبەرگیشی بۆ ئێمە بکڕە چکە ئەویست لە ناخی خۆیان ئەویست ئەوە دەرنەخا کە ئێمە شتێک لە ناخمانە دروست بێ بڵم ئەی باوکمان سێری جیاوازی کوڕەکانی خۆشترێ کەواتە تۆ ینی باسەکانت زۆر جوانە بۆ باوکە بەڕاستی باوک زۆر گەورە ینی چەندێک باسی بکەین واتاکەی ناتوانین بەتەواتی حەقی خۆی بینێ تۆ هیچ شعرێکت لەژێر کاریگەری شارەکانی باوکتان نووسیوە واتە هیچ شعرێکت هەبووە ئی باوکە هێندە کاریگەری هەبوو بێ حەزت کرد کاریگەری باوکم لەسەر من چی بووە ئەوەندە کاریگەری لەسەر من ئەوە بوو کە زۆر مناڵ بووم پەیوەندیم کرد بە ڕێخستنەکانەوە لە قوتابخانە بووم دانیشت بووم من لە کۆمەڵی ڕەنجەرانی ئەو کاتە کارمە کرد ئەوە بوو هینە چالاکیەکمان کرد لە سەیسایق چالاکیەکە نەورۆز بوو من پوزەوانە و کلێتە و جلی کوردی پێشمەرگانم لەبەر کرد هەتا وێنەکانم هەمووی ماوە چۆپیە گرم و دانیشتوین و قساکەین یەکێک لەو بەرنامانە کە ئێمە هەموو کچان بە کۆرس گوتمانەوە لە نەورۆزا بوو ساڵی 1970 گەرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دەردم ئەمن قەت لە دەست ئەم چەرخەس بڵە نابەزن مەردم ئەمن ئیتر ئێمە ئەم چالاکیانەمان ئەنجام ما بێ گوێدانە ئەوەی لەو کاتتا ڕژێمی بەعەز بە شوێن هەلێکە ئاگەڕێ بۆ ئەوەی بزانێت تۆ کوردبوونی لێ وەرگێتەوە زمانی لێ وەرگێتەوە نەتەوەت لێ وەرگێتەوە بەیانیەکەی چوون بۆ قوتابخانە دانیشت بووم لە پۆلا مامۆستا ئەنوەر مدیری پۆلەکەمان بوو یادی بەخێر وتی کەوسەر هەسە جانتاکەت هەڵگرە و بڕۆرە ماڵەوە وتم بۆ مامۆستانوەر خۆ هیچ غەڵەتێکم نەکرد وتی فەوزاو ناوەتەوە وتم بۆ تی دوێنێ ئەمە چییە چالاکیتان کردو چیوەڵی تۆ وتم جا مامۆستا چالاکیمان کردووە چوومە دەر وتم وایە من کوردپەروەرم خۆ من نەتەوە و خاک و وڵاتی خۆم خۆشوێ زمان چوومە ماڵەوە وتی بەس لێرە نەمێنیت ئاوە تمەز ئیلقاقە بزمان دەرچوو ئەو مەجموعەی کە لەوێ چالاکیەکەمان کردو ئیلقاقە بزمان دەرچ کە چوومەوە دایکم لە خۆیە خۆی چیت کردووە باوکم وازی لێبێنە خۆمەزانم کچی خۆمەی ناسم بە سەلامەتی مایتەوە یەخواتەمەندرێژ باوکم بردمی بۆ گوندێ بۆ کۆڵیتان یەک مانگ لەوێ مامەوە دواتر باوکم واستەی بۆ کردم و گەڕامەوە بۆ مناڵیە کە ئەمە باوکم بوو ئەمەی لای من ڕاست کرد بوو کورد و نەتەوە و خاک و نیشتیمانی خۆم خۆش بێ شعرەکانی باوکم وای لە من کرد نەسیحەتەکانی باوکم وای لە من کرد یەک یادگاری تر لە لای من بەس کەمێک خێرا کاتی باوکم وتی من ئەو کاتە کەسەی ناوەندی و تەواو کرد توانی بچیتە دار معلیمات بەڵام من نەمەزای فۆرمێک پڕەکرد و ساوڕەکان مەمویان مامۆستان فۆرمەکە وتم باوکە بێ و فۆرمە پڕکەینەوە توانە بەزە بێ ئیمزاکەی وەرە ئیمزا نەکەی وتم بۆ تۆ ئیمزای بەعسێتیە نەیکەی پەنجە و ببڕە هاتمەوە ئیمزای بەعسێتیم نەکرد لەبەرەوە ئیدامەم بە خوێندنە دواتر چوومە شاخ کە هاتمەوە لە شاخ اینجا بە پیری خوێندم یاسام تەواو کرد گەشتم بۆ هیوایەتێک کە خۆم ئەمی لەخوا بەسێبێت یاخواتە من درێژبانە لە باوکیشت دووبارە و هەزار بارە خۆش بێت زۆر خۆشحاڵ بن کام ئێوارە لەگەڵمانە بوویت و دووبارە زۆر سپاس بەساقەو بم دەستی ئێوەش خۆش بێ و ئەزێتتان کێش زۆر سپاس دەکەم ئینشەڵا لەشتان ساق زۆر سپاس دەکەم قوربانە زۆر سپاس